کۆماری کوردستان لە مەهاباد ڕاگەیاندن تا ڕووخان. کاتێ نازیەکان هێرشیان کردە سەر دەوڵەتانی ئەوروپی بەرەیەکی شەڕی گەورە دروست بوو. بەریتانیا و ئەمریکا و فەڕەنسا ڕوبەڕووی نازیەکان بوونەوە. یەکێتی سۆڤیەت بێلایەن بوو بەپێی ئەو ڕێکەوتنەی لە نێوانیاندا بوو. ئەڵمانەکان لەناو ئێراندا دەیان بارەگەیان هەبوو. لەسەر وەختی دروستبوونی جەنگ ئێران بێلایەنی خۆی ڕاگەیان. بەڵامبوونی ئەو هەموو دەستە و ڕێکخراوە ئەڵمانیا بۆ ئەوروپیەکان قبوڵ کراو نەبوو و داوایان لە ئێران کرد تەواوی ئەڵمانەکان لە وڵات دەربکات. دواتر نازیەکان هێرشیان کردە سەر یەکێتی سۆڤیەت. لێرەوە سۆڤیەت لە شەڕەکەوە گلە. دەوڵەتانی ئەوروپی بۆ هاوکاری یەکێتی سۆڤیەت بەرامبەر نازیەکان ئێرانیان بە گونجاوترین شوێن دەزانی. بێلایەنی ئێران و بوونی ئەڵمانەکان ڕێگەی گەیشتنی یارمەتیەکانی قورس کردبوو. سۆڤیەت درچی بە مەترسی ئەڵمانەکانی ناو ئێران کرد. ئەو کاتی هاوپەیمانان هێرشیان کردە سەر ئێران، یەکێتی سۆڤیەتیش هێرشی کرد. ئێران کەوتە ژێر کۆنتڕۆڵی هاوپەیمانان و یەکێتی سۆڤیەت. ڕەزاشا ناچار کرا دەست لە کار بکێشێتەوە و دەسەڵات ڕادەستی محەممەدی کوڕی بکات. لەو کاتەوە ئێران لەبەرەی ئەڵمانیەوە بوو بە بەرەیەک لە هاوپەیمانان. ساڵی 1940 دوای داگیرکردنی ئێران دەسەڵاتی ناوەند لە زۆر ناوچەدا لاواز بوو. ئەوەی یارمەتی دەربوو خەڵک دژی ئەو کەمە هێزەی لە ناوچەکە ماونەتەوە شەڕ بکات. بەریتانیەکان و یەکێتی سۆڤیەت نەیان دەویست تێک هەڵچوون دروست ببێت و ویستیان لەگەڵ خەڵکی ئەو ناوچانەی ئێران گفتوگۆ بکەن. ساڵی 1942 هەندێک لە کەسایەتیە ئەدەبی و ئاینیەکانی کورد کۆمەڵەیەکیان دروست کرد بە ناوی کۆمەڵەی ژێکاف. ساڵی 1943 یەکەم کۆنگریان لە شاری مەهاباد بەست بە ئامادەبوونی زیاتر لە 100 کەس. لەو کۆبوونەوەیە هەموو چالاکیەکانیان ئاشکرا کرد. ساڵی 1945 کۆمەڵەی ژێکاف گۆڕا بۆ حیزبی دیموکرات. بەهۆی پێکهاتەی کۆمەڵگەی کوردی کە بەسەر هێز و خێڵ و عەشیرەتی جیادا دابەش بووە، یەکێتی سۆڤیەت نەیتوانی لەگەڵ کەسێکدا کۆ ببێتەوە. بۆیە سۆڤیەت لیژنەیەکی 30 کەسی لە کوردەکان دەنێرێت بۆ باکۆ. بەهۆی پێگە ئاینی و سیاسیەکەی قازی محەممەد دیارترین کەسی ناو ئەو وەفدە بوو. ئەو کات حیزبی دیموکراتی ئازەری لە ئازەربایجان ئەشماوەی هێزەکانی دەوڵەتی ئێرانیان دەرکرد و کۆماری ئازەربایجانیان ڕاگەاند. بەرەبەیانیەکی سارد کە بە قەولی هەژاری موکریانی 100 بەهار نۆکەری ئەو زستانە بوو. قازی محەممەد لە هەوڵێکی هاوشێوەدا مانگی 1 ساڵی 1946 لە ناوچەکانی کوردستان و شاری مەهاباد بە ئامادەبوونی ئاپۆڕایەکی گەورە جاڕی کۆماری کوردستانیاندا و ئاڵای کوردستان لە تەواوی سنووری کۆماردا هەڵکرا. ساتەوەختی ڕاگەیاندنی کۆمار. بۆ ڕاگەیاندنی کۆمار تەواوی سەرۆک هۆز و عەشیرەتەکان بانگهێشت کرابوو. هەرێک لەو کەسایەتیانە بەرپرسیارەتی بەشێک لە کۆماریان پێدرا بوو. دوای نوێنەری شاری مەهاباد قازی دەستی کرد بە قسەکردن. دوای باسکردنی مێژووی خەبات و قوربانیدانی کورد کۆماری کوردستانی لە مەهاباد ڕاگەیاند و سوێندی دڵسۆزی خوارد. دواتر کەسایەتیەکانی تر وتاریان پێشکەش کرد. دوای تێپەڕینی چەند هەفتەیەک کابینەی حکوومەت بە 13 وەزارەت پێکات. سەرۆک وەزیران حاجی بابەشێخ، وەزیری جەنگ سەیفی قازی، وەزیری ناوخۆ محەممەد ئەمین موعینی، وەزیری ئابووری ئەحمەد ئیلاهی، وەزیری پۆستە و تەلەگراف کەریمی ئەحمەدیان، وەزیری فەرهەنگ مەنافی کەریمی، وەزیری تەبلیغات سەدیقی حەیدەری، وەزیری کار خەلیلی خوسرەو، وەزیری بازرگانی حاجی مستەفای داودی، وەزیری کشتوکاڵ مەحموودی وەلیزادە، وەزیری ڕێگەوبان ئیسماعیلی ئیلخانی زادە، وەزیری تەندروستی سەید محەممەدی ئەیوبیان، وەزیری ڕاوێژکار عەبدوڕەحمانی ئیلخانی زادە، وەزیری دات مەلا حسێنی مەجدی. کارەکانی کۆمار. هەر لە سەرەتای دامەزراندنی کۆمارەوە گرنگی بە کەرتەکانی ئابووری، پەروەردە، تەندروستی، ڕۆشنبیری، ئەدەبی و ئاینیدرا. لە بواری ڕاگەیاندندا کۆمەڵێک گۆڤار و ڕۆژنامە دەرکرا، لەوانە نیشتیمان، هەڵاڵە، گڕووگاڵی منداڵان، هاواری نیشتیمان. لایەنی ئەدەبی بەرەو پێشوونی بەرچاوی بەخۆبینی. دیارترین دەموچاوەکانی گوتاری ئەدەبی کۆمار هەژار و هێمنی موکریانی بوون. لە بواری سەربازیدا خاوەن سوپایەکی چەکدار بوو. چاپەمەنی دامەزرا و ئافرەتان و ژنان هاتنە ناو کایە جیاوازەکانی کۆمار و بەشداریان هەبوو. کوردی بوو بە زمانی فەرمی
تەواوی ناوی قوتابخانە و دووکان و ناوەندە بازرگانیەکان لە ناوی فارسیەوە کران بە کوردی. ئاینی ئیسلام ئاینی سەرەکی بوو. سرودی ئێڕەقیبی دڵداری شاعیر بوو بە مارشی نیشتیمانی. لەسەر جەمشارەکاندا سینەمای گەڕۆک هەبوو. پەیامەکانی خێراتر دەگەیاند بە کۆمەڵگە، چونکە زۆرینەی خەڵک خوێندەواریان نەبوو. ئەو ڕێکەوتنەی لە نێوان محەممەد ڕەزاشا و دەوڵەتی هاوپەیمانان هەبوو بۆ کشانەوەی سەرجەم هێزە بیانیەکان دوای کۆتایی جەنگ هۆکارێک بوو تا محەممەد ڕەزاشا فشار بخاتە سەر هاوپەیمانان بۆ ئەوەی سۆڤێت لە خاکی ئێران بکشێتەوە. دوای ڕێکەوتنی هاوپەیمانان و سۆڤێت و ئێران، سۆڤێت لە باکوور کشایەوە. کشانەوەی هێزی سووری سۆڤێت دەرگەی لە بەردەم شای ئێران واڵا کرد بۆ گێڕانەوەی دەسەڵاتی ناوەند بۆ تەواوی خاکی ئێران. لە سەرەتادا هێزەکانی ئێران هێرشیان کردە سەر کۆماری ئازەربایجان و کۆنتترۆلیان کرد. سەرۆکی کۆمار بەرەو یەکێتی سۆڤێت ڕای کرد. دوای ڕوخانی کۆماری ئازەربایجان پەیوەندی کۆماری کوردستان بە یەکێتی سۆڤێتەوە پچڕا. لە کاتێکدا سەرچاوەی سەرەکی داهاتی کۆمار پەیوەست بوو بە سۆڤێت و سەرۆک هۆزەکان. دوای بڕانی سەرچاوی داهاتی سۆڤێت بەشێک لە هۆزەکان کە پاڵپشتی کۆمار بوون زانیان کە ڕوخانی کۆماری کوردستان نزیکە، خۆیان لە دەوڵەتی ئێران نزیک کردەوە و پشتیان لە قازی و کۆمارەکەی کرد. ئەوە لە کاتێکدا بوو هەر لە سەرەتای دامەزراندنی کۆمارەوە ئەنێ لە سیاسیەکان هۆشداریاندا بە قازی لە مەترسی ئایندەی کۆمار گەر خێڵەکان کۆنتترۆڵی هەموو جومگەکانی دەسەڵات بکەن. ئارچیبالد بلوچ ڕۆزڤێلت، ڕۆزای سەرۆکی ئەمریکا تیۆدۆر ڕۆزڤێلت دەڵێت کێژەی سەرەکی ڕوخانی کۆمار ئەوە بوو کوردەکان پێویستیان بە یەکێتی سۆڤێت هەبوو. ئەو نزیکیەی کورد لە سۆڤێت و بەرەی ستالین وای کرد ئەوروپیەکان پشتی کورد نەگەن. هەفتەی مانگی 12 ساڵی 1946 پایەکانی کۆمارکەوت و ئاڵاکەی داگیرە. لە ڕۆژی 23 مانگی 12 ساڵی 1946 کۆماری کوردستان ڕووخا بۆ ئەوەی هەمان سیناروی کوشتنی خەڵک وەک ئەوەی لە ئازەربایجان ڕوویدا دووبارە نەبێتەوە. غازی محەممەد ڕەتی کردەوە مافی پەنابەرێتی یەکێتی سۆڤێت قبول بکات و خۆی دا بەدەستەوە. دوای دادگاییەکی ڕووکەشانە لە ساڵی 1947 لە هەمان مەیدانی چوارچرا کە قازی کۆماری تیادا ڕاگەیاند بوو لە سێدارە درا. لەشکری بارزان ئەو کات بەرەو یەکێتی سۆڤێت ڕۆیشتن. 4 ئەفسەری پلەبەرزی کوردگەڕانەوە بۆ عێراق، بەڵام بەهۆی پلانی پێشوەخت هەر 4 ئەفسەرەکە کە پێکات بوون لە عیزەت عەبدولعەزیز، خەیڕوڵڵا عەبدولکەریم، مستەفا خۆشنا و محەممەد مەحموود قودسی کوردستانی لە سێدارە درا.